إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشەویستەکانم، باشترین کەلام، باشترین فەرمایشتی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزا فەرموویەتی، و باشترین ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و خراپترین ڕێباز هەر ڕێباز و ڕێگایە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. بەڕاستی لادان لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێچەوانە گرتنە بەر لەگەر ئەو ڕێبازە نەکبەتی و بەدبەختیە، بە تایبەت بۆ ئەوانەی کە ئەو ڕێبازانەیان دامەزراندووە و ئەوانەشی کە شوێنێکەون لە دونیاشە و لە قیامەتیشە. خۆشەویستەکانم، مسلمانە بەڕێزەکان، لە باسی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و چەند کێک لەو ژیاننامە پیرۆزە و سوودوەرگرتن لێی هەفتەی پێشوو باسی کۆچی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم لە مەککەی مکەڕەمەوە بۆ یەثریب، کە بەگەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوێ ناو نرا مەدینەی منەوەرە، ئەو شارەی کە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووناک بوویەوە. ئێمە لەگەڵ ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قۆناغی مەکەمان تێپەڕاند، قۆناغێکی زۆر تایبەت بوو. بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ لەدایکە بێ، لەوێ گەورە ئەبێ، تا تەمەن یەگاتە 40 ساڵ، پاشان 13 ساڵی پێغەمبەرایەتیش لەوێ ئەبێ. لە ماوەی ئەو 13 ساڵە خۆشەویستەکانم ئیسلام بە غەریبی دەستی پێ کرد و بە غەریبیش لەوێ دەربەدەر کرا، چونکە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککە دەرنەکرایەن، ئازار نەدرایەن، ناڕەحەت نەکرایەن، لیان نەدرایە، نەکوژرایەن، دەرناچوون. و پێغەمبەر صلی الله عليه وسلم مەککە زۆر لای خۆشەویست بوو. کاتی ئەچێتە سەر کێوەکانی مەککە و بەجێی ئەهێڵێ، ئەفەرمێ مەککە تۆ خۆشەویستترین جێگای خوای لە دڵی منە، ئەگەر قەومەکەت دەریان نەکردایەم هەرگیز دەرناچوو، هەرگیز دەرناچوو. نیشتمان خۆشەویستە، نیشتمان عەزیزە لە دڵی ئینسانە، بەڵام جاری وا هەیە ستەمکاران، زاڵمان، لە خۆبایی بووان، کافر و مشریکان نیشتمانەکەت لێتاڵەکەن، وای پێ ئەکەن هیچ خۆشەویستی ئەو نیشتمانە لە دڵتا نەمێنێ، و ئەگەر بیشمێنێت ناچار دەکەن بەجێی بێڵی. جا ئەوە خاڵێکە زۆر گرنگە ئێمە بیزانین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆ لە مەککە دەرنەچوو، لە خۆ شاری خۆی بەجێ نەهێڵا. ئەو قۆناغە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵ بانگەوازی تیا کرد، پێ ئەوترێ قۆناغی مەکی، و ئەو سوورەتانەی قورئانیش کە لەوێ دابەزی پێ ئەوترێ سوورەتە مەکیەکان. ئێستا ئەگەر قورئانی پیرۆز بکەیتەوە کە بریتیە لە
114 سورة كاتي هر سورة هلا ديتوا لسروا نسراوة سورة بقرة بيش سورة بقرة نسراوة سورة الفاتحة لبالا نسراوة مكية واتا لمكة دابزيوة سورة البقرة لبالا نسراوة مدنية واتا لمدينة دابزية يعني باش او سيانزكات بيغمر صلى الله عليه وسلم سيانزا صالكي مكة ابريو اچيتا مدينة هرچی لمدينة دابزية بي اوترين مدني وهرچيش لمكة دابزية بي اوترين مكي قۆناغی مەکی زۆر جیاوازە ئەگەر بڕۆن تەماشای ئەو سوورەتانە بکەن لە قورئانە کە لە مەکە دابەزیوە خۆشەویستەکانم فەرقی زۆرە لەگەڵ ئەو سوورەتانەی کە لە مەدینە دابەزیوە ئەو سوورەتانەی کە لە مەکە دابەزیوە ڕەنگی ئەو قۆناغەی هەڵگرتووە بەخۆ گرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە گرنگی بە دوو خاڵ ئەدا ئەویش بریتیە لە عەقیدە و بیر و باوەڕ لەگەڵ ڕەوشت و ئاکار لە مەکە نابینی زۆر باس نوێژ بکرێ ئەسڵەن باسی ڕۆژوو هەر نییە لە مەکەیە و باسی زەکاتیش بەو شێوازەی کە هەیە نییە ئەو مەسائلانە باس نەکراوە لە مەکەیە گرنگیەکی زۆر زۆر ئەدرا بە چی بە ئیمان بەخوای پەروەردگار بە ئەڵڵا ناسینی خوا ئینسانی ئیماندار ئەگەر پێشا خوا نەناسێ نوێژیش بکاو ڕۆژوویش بگرێ و زەکاتیش بدا و حەجیش بکات نایکا بەو ئیماندارەی کە خوا ئەیەوێ بەو مسڵمانەی کە خوا ئەیەوێ هانابین خەڵکێکی زۆر نوێژەکانیان لە دەرگای مزگەوتەکە ناچێتە دەرەوە کابرا دیە لێرە نوێژەکە بەڵام لە دەرگای مزگەوتەکە پێی ناوە ئەو دیودە سەکاتە غەیبەتکردن جاری وایە لە ناو مزگەوتەکە شایکە ڕۆژووی ڕەمەزانە گرێ بەڵام هەر وەکو خەڵکەی گرێ یعنی ئەڵێ باو باپیرانم گرتووانە من شەیگرم خواناس نییە ئاخر بۆیە ئەولیاکان و پیاوچاکان پیان ئەوترێ خواناسان یعنی ئەمانە خوایان ناسیوە ئەمانە زانیویانە خوا یعنی ئەڵڵا خالیقە ئەڵڵا ڕازقە ئەڵڵا مدەبیری هەموو کاروبارەکانە یعنی خوا بەدیهێنەرە لە نەبوونەوە هەموو شتەکان ئەو بەدیهێناوە خوا ڕۆزی دەرە خوا کاروباری هەموو ئەم بوونەوەرە ئەبا بەڕێوە هی من و تۆیش خوا بەتەنیا ژیەنەرمانە هەر ئەو خوایەشە مرێنەرمانە هەر ئەو خوایەیە کە قازانجەکان ئەو ئەیهێنێ و زەرەر و زیانەکانیش هەر ئەو ئەتوانێ بیگەێنێ غەیری ئەو هیچ ناتوانێ قازانج و زەرەر بەدەستی خوایە ئەو زاتەیە کە ئەبێ ئێمە بیپەرستین وە شەریکی بۆ قەرار نەدەین هەموو پەرستنەکانمان ئەبێ بۆ ئەو بێ بەس بۆ زاتی ئەو بێ بەس بۆ ئەو و پشت بە ئەو ببەسین و تەوەکلمان بە کاملی لەسەر زاتی ئەڵڵا بێ لە سزای ئەو بترسین سزای هیچ کەسێک نەمان ترسێنێ ئیلا سزای ئەو نەبێ و هیواشمان بە ڕەحمەتی ئەو بێ پاشان کە تۆ ئەمە لە ناو دڵتا دروست بوو بە جوانی خوات ناسی ناوە جوانەکانی خوات ناسی ئەو کاتەبی بە ئینسانێک موحید مل بە هیچ زاڵمێک نادەی ئامادە نیت مەبدە و بەرنامەی خۆت کە ئیسلام و دینداریە بیکەی بە قوربانی پارە و پول و مەنسەب و پلە و پایە و ئەو شتانە ئامادە نیت ئەو کاتە ڕێبازی پێغەمبەران ئەگریتە بەر ئەگەر تۆ عەبدی ڕاستەقینەی خوا نەبی ئەبیتە عەبدی هەموو شتی خوای تەعالە لە قورئانە باسێکە ئەفەرمێ ئەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەواه هەنێک کەسێ هەوا و ئارەزووی خۆی ئەکاتە خوا هەنێک کەسێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم تعیس عبد الدرهم تعیس عبد الدینار خەڵکانێک هەیە عەبدی دیرهەمن عەبدی دینارن والله فەرمێ هەیە عەبدی کەلوپەلە عەبد القەطیفە هەنێ هەیە عەبدی قات و مراخانیە پاشان ئیمانێکی تەواوت بە پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم و بەڕابەری خۆت ێزانی لەگەڵ برا پێغەمبەرەکانی تریە ئەوان ڕابەرتن فبهداه مقتده هیدایەتی ڕێبازی ئەوان نەگریتە بەر ڕێبازی ئەوان
ئەوان سەرمەشقتن. مرۆڤە نوێژنەکەرەکان، مرۆڤە خوانەناسەکان، ئەوانەی کە لەسەر دینی تەوحید نین، ئەوانە سەرمەشقی تۆ نین. تۆ بەش سەرمەشقی خۆتی نازانی، چونکە تۆ پێغەمبەر سەرمەشقتە، و خوای تەعالا ئەفەرمێ هەر ئەو باشترین سەرمەشقتە، و هەروەها پێغەمبەرەکانی تریش. پاشان ئیمانت بە کتێبە ئاسمانیەکان هەیە. ئیمانت بە کتێبە ئاسمانیەکان یعنی چی؟ یعنی هەرچی کتێبی تر هەیە لەو کتێبە لادا پشتگوێیە خەی، حەسابی بۆ ناکەی. هەرچی مەنهەج و پرۆگرامی تر هەیە هەمووی فڕادەیتە ئەملا. کتێبی هیچ کەسێ نابێ بە ڕێبازی تۆ. ئەو کاتە مەنهەجی تۆ تەنها قورئانە و سنەتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پاشان بیرۆباوەڕێکی تەواوت هەیە بە قیامەت، و ئەزانی هەرچی لە دنیا ڕوئەدا لە قیامەتە حەقی ئەسێنرێتەوە. ڕۆژێکەیە ترازوو دەهانرێ، مسقالە زەڕە ون ناکرێ. ئەگەر خەیرت کردبێ پاداش دەدرێتەوە، ئەگەر شەڕیشت کردبێ پاداش دەدرێتەوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. پردی سیرات هەیە کە هەر کەسێ لای دابێ لە ڕێباز ناتوانێ بەسەریان تێپەڕ ببێ. ئەم جا یان بەهەشتێکی هەتاهەتایی یان دۆزەخێکی هەتاهەتایی. تو ئەمە قەناعەتت پێ هەیە، ئەزانی دنیا قۆناغە. خۆشەویستەکانم، والله قۆناغە. واللهی ئەگەر دنیا قۆناغ نەبێ، نەعوذ بالله، ئەگەر دنیا قۆناغێکی کەم و بچووک، والله حەقە لەگەڵ گشت مردوویەکم و خۆشەویستێکمانە کە ئەمرێمش بمری. بەڵام ئێمە زانین دنیا قۆناغێکی بچوو کەم بەجێی تێڵیت و ئەڕۆیت و هەمومان یەکە گرینەوە لەوێ. براینە محەممەد المستەفا گەڕایەوە بۆ لای خوا. پێغەمبەران موسا عەلەیهی السەلام، عیسا عەلەیهی السەلام، بڕۆ پێ حتا گاتە ئادەم عەلەیهی السەلام، هەموویان مردیان بەسەر هاتووە. خوای تەعالا بە پێغەمبەری خۆمانە فەرمێ ئینەکە مەیت وئینەهم مەیتون. ئەو خۆشەویستانە وەفاتیان کرد، گەڕانەوە. ئەگەر دنیا شوێنێک بوایە شایستە بوایە کە ئینسان تیایە بمێنێتەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتیە مخەیەریان کرد لەبەن دنیا و لەبین ڕەفیق الأعلا، یعنی قیامەت. نەفەرموو ڕەفیق الأعلا یەکسەر لەو کاتە مەلائیکەی مەرگ بێگیانی بکێشێ صلی الله عليه وسلم، لە دنیا تێگەیشتووە. تو ئاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا سەحابەکانی لە مەکە پەروەردە کرد. بۆیە ئەمانە بوون بە کۆڵەکەیەکی قایم بۆ بینای ئیسلامەتی کە 1400 ساڵە گەیشتۆتە ئێمە و گۆڕانکاری بەسەرانە هاتووە. پاشان ئەخلاقە بەرزەکان، ئاکارە پیرۆزەکانی لە گیانیانە دروست ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ڕاستگۆیی، دەستپاکی، وەفا، لێبوردەیی، هەموو سیفەتە جوانەکان، سیفەتە بەرزەکان دەرونیانی پاڵفتە ئەکرد. بەو سیفەتە جوانانە ناخیانی پاڵفتە ئەکرد. ئاکار و ڕەوشتە بەرزەکان تایە ڕەنگێدایەوە. ڕوحیانی پاک ئەکردەوە، تەزکیە ئەکرد. بەرزە بوویەوە ئەم ڕوحە لەگەڵ ڕوحی لەگەڵ مەلائیکەکانە ئەژیا. ڕاستە ئەو لەسەر زەویە مرۆڤە، بەس وەکو ڕوح لەگەڵ مەلائیکەکانە ئەژیان. ئەها ئیماندارە بەرزەکان ئاوان. ئیماندارەکان کاتێک تەماشا ئەکەی وردەبیتەوە لەیان سەیرەکەی ڕوحانیەتەکەیان لەگەڵ مەلائیکەیە. حەس ناکەی مرۆڤن، حەس ناکەی مرۆڤێکی گوناحبارن. ڕوح ئینسان بەرزەکاتەوە خۆشەویستەکانم، بەڵام مادە ئینسان ئەهێنێتەوە. هەان دیتانە ئیسە ئێمەی مرۆڤ کاتێک ئینسانێ لە هەر یەکێ لە ئێمە کاتێک زیندووە بڵێ هەریگرە دوو زەلام هەڵیەگرێ بە ئاسانی، بەس کاتی ڕوحەکەی لێ دەرەکەی، سبحان الله، کاتێک ڕوحەکە دەرەکەوە ئەم ئینسانە ئەمرێ وە 4 زەلام بە حاڵ هەڵێگرن. هابینیتانە جەستە چۆن دا ئابەزیە بەرەو زەوی، حەز لە قوڕەکە، خۆی لە قوڕ دروست کراوە، حەز لە قوڕەکە، حەزەکە دایمەن لێ لە قوڕا بێ. بەڵام ڕوح لە بەرەوەی بەشی خوایی لە ناو لاشەی ئینسانە حەزەکە بەرەو ئاسمان بچێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو پێغەمبەران ئیشیان ئەوە بوو ئەو ڕوحە پاککەنەوە بەردەوام، پیس نەبێ بە قوڕەکە.
قەڵخ نەبێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا سەحابەکانی پەروەردە کرد لە مەککە ئەو 13 ساڵە، بۆیە بەرگەی هەموو ناڕەحەتیەکیان نەگرت، بۆیە ئازارەکان لەلایەن ئەبوو بە خۆشی، ئەبوو بە بەختەوەری، ئەیانیان کوشت لە ژێر ئەشکەنجەوە ئازار ئەوان هەریان وت ئەحەد ئەحەد، بەرەوەی بەرگیان نەکرد. لە ئەو پەڕی لوتکەی دەوڵەمەنی و کەلپەلجوانی و بۆنخۆشی و چی هەمویان واز لێ ئێهێنا، ئەهاتن ئامادە بوون هەموو ناڕەحەتیەک بچێژن لەبەرەوەی ئەیانزانی ئەمە حەقە ئەوە ناحەقە. ئەو ناحەقیە با زۆریش لەبەر چاو خەڵک وابێ مدەیەک هەر مدەیەکە، ئەو مدەیە و کۆتایی پێێتی. پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکانی ئاوا پەروەردە کرد، بۆیە ئەم سەحابانە هەر یەکێک کۆڵەکەیەکی گەورەی ئەم ئیسلامن. ئێستا باسی ئەو دەکەسە ئەکەن کە مژدەی بەهەشتیان پێدراوە: ئەبوو بەکری سدیق، عومەری کوڕی خەتاب، عوثمانی کوڕی عەفان، عەلی کوڕی ئەبی طالب، سعدی کوڕی ئەبی وەقاس، ئەبوو عوبەدەی کوڕی جەراح، زبەیری کوڕی عەوام، طەلحەی کوڕی عوبەیدوڵڵاه، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، سەعیدی بنی زەید. ئەمانە دەکەسن مژدەی بەهەشتیان پێدراوە. هەر لە دنیا تەماشاکەن هەموویان لەو قوتابخانەی مەککە پەروەردەکراون. هەر یەکێک لەمانەش کۆڵەکەیەکی گەورەی ئیسلام بوو. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون. أو فقير هجار مهاجرين يعني كوچان كد لمكة وبو مدينة أواني كلمالو لسروت ساماني خوان در بدر كران تنها لبر خاطر رزامندي خوا، تنها لبر اوي خوان للرازي به وبو سرخستني خواو يعني دينكي خواو بيغمركي خوا براسي أوانا رازدقون صادقي راستقينا أوانا. خواهي تعالى شايتيان بودا لقرآن لسورة حشر آياتي هشت أفرمي أولئك هم الصادقون. ربي خوايا بخاتنا وجوانا كان يخد من كي بهاوري أوان. يا ربي خوايا إيمش للرازقيان بين، يا ربي خوايا إيمش لو چي نبين كبراستقيني دينكي توقر النبر. دعاء أو كبيغمبر صلى الله عليه وسلم أتشيت مدينة للاين خلقي مدينة وللاين أنصار آخر أواني مدينة مكة ككوچيان كرد بيان وتري مهاجرين كوچبران، وأواني مدينش ك دالدو پناي بيغمرو صحابة كاني بيغمريان دا بيان وتري أنصار واتا پشتیوانان هاوکاری کران یارمەتی دەران. ئەوانە خۆشەویستەکانم بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێشوازیان لە پێغەمبەر کرد کە ئەنەهو هەموو دنیایان دەستکەوتووە. باوشیان بۆ پێغەمبەری خوا گرتەوە صلی الله عليه وسلم زۆر بە جیاوازی، چونکە ئەوانە ئەیانزانی هەروە بە خۆشی ناڕوا وەسعەکە چاکە ئەیانزانی ئەم ڕێگایی کە ئەوان هەڵیان بژاردۆ ڕێگایەکی زۆر زۆر قورسە، خۆیان ئەیانزانی لەوانەیە خۆیان و ماڵ و مناڵیان تیا بچن. زۆر جیاوازە خۆشەویستەکەم مسلمانە بەڕێزەکان، زۆر جیاوازە قەومێک بە دوای بانگەوازی خۆیان بگەڕێن، یعنی بگەڕێن خەڵک بانکەن بۆ لای ئیسلام لەگەڵ قەومێکە بانگەوازی خوا بە دوایانە بگەڕێ. زۆر جیاوازە قەومێک ئامادە بن قوربانی بدەن لە پێناوی خوایە لەگەڵ قەومێکە قوربانیان بۆ بدرێ. قەومێک ئیسلامیان خستۆتە سەر شانی خۆیان لەگەڵ قەومێکە سوار ملی ئیسلام بوون، ئەیانەوێ بەناو ئیسلام و دنیا و دینیان دەستکەوێ، دووسێ فلسیان دەستکەوێ. ئەمە زۆر جیاوازە، زۆر جیاوازە. ئەمە ئەگەر تۆ نەتوانی فەرقی بینی ئەم دوانە بکەی کەوابوو معنای وایە ئیتر هیچ. ئەمە زۆر جیاوازە. خۆشەویستەکانم ئەنسار کۆمەڵە خەڵکێک بوون ئەگەڕان لە چی شوێنەکە خزمەتی ئیسلام بکرایە و دینی خوا بکرایە ئەڕۆین بۆ ئەو شوێنە، لە چی شوێنەکە ئیسلام پێویستی بە قوربانیدان بواە بە ماڵ و بە نەفس ئەوان ئەڕۆیشتن بەو شوێنە. ئەنسار ئەوانە بوون کە بەیعەتیان بە پێغەمبەر دا صلی الله علیه و سلم و دەستیان خستە ناو دەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا ئامادە بن
بەخشیندە بن لە کاتی هەبوونی و لە کاتی نەبوونیە، لە کاتی دەستڕۆیشت بوون و لە کاتی دەست نەڕۆیشت بوونە، في العسر واليسر. ئامادە بوون گۆڕایەڵ ببن لە کاتێکا کە حەزیانە کرد، يعني لە کاتی حەزا کە ئینسان حەزەکە گۆڕایەڵ بێ و لە کاتێکشە کە تەمەڵی ئەدگرێ و حەزەکەی گۆڕایەڵ نەبی، ئەوان وعدیاندا بوو لە هەردوو حاڵەتەکە گۆڕایەڵ بن. وعدیاندا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەیعەتیاندا وتیان ئەمر بە چاکە ئەکەین و نەهی لە خراپە ئەکەین و لە هیچ لۆمەی لۆمەکەرێک ناترسین، ڕێک بە سەراحەت دینی خوا بۆ خەڵک باسەکەین و ئەمر بە چاکە ئەکەین و نەهی لە خراپە ئەکەین و لەوە ناترسین خەڵک بێژێ خەڵ لۆمەمان کە. ئەخر ئێمە برینە ئەگەر بەس ئەهلی ئەم مزگەوتە ئێسا وعد بدەین ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین و لە لۆمەی لۆمەکەر نەترسین، دنیا ئاگۆڕین، واللهی دنیا ئاگۆڕین، هەموو دنیا ئاگۆڕین، واللهی بە هەزار کەس و هەموو دنیا ئاگۆڕێ. صحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەرارەیاندا، یعنی ئەنسارەکان مەبەستم بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله علیه وسلم چۆن ماڵ و مناڵ و سەروەت و سامانی خۆیان پارێزن، ئاوا پێغەمبەر و ئەصحابەکان کە دێن بۆ لایەن بیان پارێزن. جا ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکان، ئەمە کی ئەتوانێ ئەمە بکە؟ کەسێ باوەڕی هەبێ بە لا إله إلا الله محمد رسول الله و باوەڕی هەبێ بە هەشتێک هەیە بۆی ئەگەڕێتەوە و جەهەنمێک شێ خۆی لێ پارێزێ. ئەگەر باوەڕیان وانە بۆیان ناتوانن، یعنی مەخۆ بەبێ مقابل ناکرێ. خۆشەویستەکانم، کەس نییە لەم دنیا بێبەرژەوەندی کار بکە، هەموو کەسێ لەم دنیا بەرژەوەندی هەیە، بەڵام ئایا بەرژەوەندیەکەت دنیاییە نفسیە و بۆ خۆت و خۆم بۆ خۆم و گیرفان پڕکردن و هەوڵەمە، یان مەسەلەکە قیامەتە، یا مەسەلەکە ڕەزابوونی خوایە، یا ئامادەی مەسلحەتی خۆت و بەرژەوەندی خۆت بخەیتە قوربانی خەڵق لەبەر خاتری ڕەزابوونی خوا. ئەمە فەرقەکە ئەوەیە. ئەوان ئەنساریەکان ئاوا بوون، بۆیە خوای تەعالا لە قورئانە وەسفیانەکە هەرێک لە سوورەتی حەشر دوای ئەوەی کە باسی مهاجرینی کرد یەکسەر ئاەتی نۆ ئەفەرمێ والذین تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. أواني كما كان ينكرد وبمهاجرين وبيغمر مهاجرين كان دلو مالو حمشتي كان أما دساس كرد لبر خاطري پیغمبر، يعني لبر خاطر خوا طبعا پیغمبر صلی الله علیه و سلم لبر خاطر خوا خوشمانه اوان پنای پیغمبر و مسلمانان ده لبر خاطری خوای پروردگار خوشویسیان هەیە بۆ ئەوانەی کە کۆچیان کرد بۆ لایەن و لەناو دڵیشیانە هیچ حەسوودیەکیان بەخیلیەکیان پێ نابن ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه، هەر کەسی ئەوەنە دڵی پاک بێ و ئەوەنە دڵی خۆی پاک کرد بێتەوە بەڕاستی فأولئك هم المفلحون، ئەوانن سەرفراز.